بەناوی خی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەرانی ئازیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام خۆم بە خۆشحاڵەزانم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنمەکەتان بەرنمەی خزمەت بە ئێوەی ئازیز شاد بووینەوە. لەم ئەڵلقەیەدا میوانداری بەڕێز محەممەد ئەحمەد سەرۆکی دەستگای گشتی کاروباری مین لە هەرێمی کوردستانمان کردووە بۆی بزانین بەڕێزیان لەوەتەی دەست بەکار بوون کە ماوەی ساڵێک و چەند مانگێکە لەم دەستگایە وەکو نوێنەری کۆمەڵی ئیسلامی لە پشکی کۆمەڵی ئیسلامی دەست بەکار بوون بزانین خزمەتی چی کردو بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەو کار و چالاکیانی لە ماوەی ڕابردوودا کردوونی چی بوون ئەو لەمپەرە هوەری و ئیداری و دارایی و سیاسانی لە بەردەمیشیدایە چین. زۆر سپاس کاک محەممەد. با سەرەتا لەوە دەست پێ بکەین ئەگەر باسێکی دەستگاکەتمان بۆ بکەی بزانین دەستگای کاروباری مین لە چی پێگاتەوە بە ئێمە و بە بینەرانی بناسیێنە. بەنای خۆی گەورە و میهرەبان زۆر سپاس. دەستگای گشتی کاروباری مین بەپی یاسای ژمارەدەی ساڵی 2007 لە پەرلەمانی کوردستان دروست بووە. ئەم دەستگایە پێگاتۆ لە سەرۆکایەتی دەستگا لەگەڵ 6 بەڕێوەبەرایەتی گشتی 4 بەڕێوەبەرایەتی گشتیمان هەیە لە پارێزگاکانی هەولێر و سلێمانی و دهۆک و ئیداری گەرمیان و بڕیارە لە داهاتووشە لە پارێزگای هەڵەبجەت بەڕێوەبەرایەتی گشتی لە ضمنی هەموو ئەو بەڕێوەبەرایەتیانی ترا بکرێتەوە. 2 بەڕێوەبەرایەتی گشتیشمان هەیە لە ناو سەرۆکایەتی دەستگا لە هەولێر کە بەڕێوەبەرایەتی گشتی دیوانە سەرپەرشتی کاروباری ئیداری و مالیەکە لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی تەکنیکی. ئەم هەیکەلە سەرپەرشتی سەرجەم کاروبارەکانی مینەکات لە هەرێمی کوردستان. چەند فەرمانبەرتان هەیە؟ ئێمە 1410 فەرمانبەرمان هەیە کە 997یان گرێبەستن واتە پشکی شێر لە دەستگاکەی ئێمە بۆ فەرمانبەرانی گرێبەستە و باقیەکەشی فەرمانبەری دایمن. زۆر باشە. هەست دەکرێت ینی وا لێگەدرێتەوە ئەم دەستگایە وەکو موئەسسە وەک وەزارەت تەعاملی لەگەڵەکرێ و سەرۆکەکەشی وەک وەزیر یان پلەی وەزیر ئەمە ئەوەم بۆ ڕوونکەیتەوە ئایا ئەم دەستگایە پلەی وەزارەتی هەیە و سەرۆکەکەی وەزیرە یان چۆن؟ بەڵێ بەتەکی دەربەپی یاساکەمان کە لە پەرلەمانی کوردستان دەرچۆ سەرۆکی دەستگا پلەی وەزیرە و بەڕێوەبەرە گشتیەکان ئەو پلان بەڕێوەبەری گشتیە و حەجمی دەستگاکەش بە بەراورد بە هەندێک لە وەزارەتەکانی هەرێمی کوردستان لە هەندێک لە وەزارەتەکانی هەرێمی کوردستان گەورەترە و ڕاستە ناوی دەستگایە بەڵام وەزارەتێکە و سربەخۆی تەواوی خۆی هەیە وەکو باقی هەموو وەزارەتەکانی تر و وابەستەیە بە ئەنجومەنی وەزیرانەوە هەروەک چۆن هەموو وەزارەتەکانی تر پەیوەندی بە ئەنجومەنی وەزیرانەوە هەیە. ئێمە هەندێک دەستە و دەستگامان هەیە لە هەرێمی کوردستاندا بە پێی جۆر و خصوصەتی و تایبەتمەندی خۆیان جیاوازن. هەندێکیان بەرپرسەکانیان پلەی وەزیرە، هەندێکیان وەکیل وەزیرە، هەندێکیان بەڕێوەبەری گشتیە. دوو دەستگا و دەستەمان هەیە لە هەرێمی کوردستانە کە بەرپرسەکانیان بە پێی یاسا ڕێکخراوە لە پەرلەمانی کوردستان کە پلەی وەزیریان هەیە کێک لەوانە دەستگای مینە و وەزارەتێکە بەس بە ناوی دەستگایەکە و کاروبارەکانی خۆی جێبەجێەکە. بەڵام تۆ نابینری لە دانیشتنی ئەنجومەنی وەزیرانە ئەی پلەی وەزیر چۆنە ڕوونی کەرەوە؟ بەتەکید ئێمە وەکو پلەی وەزیرە و هەموو ماف و ئیمتیازاتێکی هەموو وەزیرێکی هەیە بەس ئەوەی کە جیاوازیە لە بینی وەزیر و پلەی وەزیر وەزیر ئەوەیە لەگەڵ سوێندی یاسای یەخوا لە پەرلەمانی کوردستان و ئەندامی دائیمی ئەنجومەنی وەزیرانە بەڵام ئەوانەی کە پلەی وەزیریان هەیە سوێندی یاساییمان نییە و بە فەرمانێکی هەرێمی ئێمە فەرمانمان بۆ دەرەچێ و پلەکە وەرەگریت و دەست بەکارەبی. تەمان لە کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیرانە تا ئێستا 2 کەس کە پلەی وەزیریان هەیە بەشدار نین لە کۆبوونەوەکانە ئەوش سەرۆکی دەستگای مین و سەرۆکی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێمن کە وش دەستەیەەکە باقیەکەی تر هەموو ئەوانەی کە سوێندی یاساییان لە کابینی هەشتا خواردەوە لەگەڵ ئەو بەڕێزانەی تریش کە پلەی وەزیریان هەیە بەشداری کۆبوونەوەکانی ئەنجومەنەکەن. دیارە ئەمە کەوا هاتووە ئەوانەی کە پلەی وەزیریان هەیە پێویستە لە ئەنجومەنی وەزیران داوا بکرێت و دەنگدانی بۆ بکرێت بۆ ئەوی ببنە ئەندامی دائیمی ئەنجومەنی وەزیران. بەڵام تا ئێستا ئەمە نەکراوە بەڵام ئەگەر کۆبوونەوەیەک پێویست بکات و معنی بێ و تایبەتمەند بێ بە کاروبارەکانی ئێمەوە بانگێشتەکەین بۆ کۆبوونەوەکان. جگەل لەوە ئێوە دانیشتنتان لەگەڵ چیا هەیە ماڭانە؟ ئێمە وەکو دەستە و دەستگاکان هیچ دانیشتێکمان نییە. ئەوەی کە دانیشتن هەیە لە کوردستان خۆتەزانی بەس ئەنجومەنی وەزیرانە ئەوی ئێستا کۆبوونەوەکانی تۆزێک تەخیر دەبێت. ما باقیەکەی تری لە ڕووی ئیداریەوە ئێمە مخاطبی ئەنجومەنی وەزیرانەکەین وەک هەموو وەزارەتێکی تر ئەگەر ئەو شتانی لە سەر و سەلاحیەتی ئێمەوە داوا لە ئەنجومەنی وەزیرانەکەین بە پێی جۆری سەلاحیەتەکان چه سەلاحیەتی بەڕێز سەرۆکی حکوومەت بێت چه سەلاحیەتی بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت بێت لێەوە وەڵام ئەدرێنەوە بە پێی جۆری ئیشەکان. زۆر باشە.
ئەو بڕوانامەی جەنابەت هاتە ئەو خولیا و حەزەی لە ماوەی ڕابردووە پێشەوەی ببیتە سەرۆکی دەستگای گشتی کاروباری مین تا چەند لەگەڵ ئەم ئەرکە نوێیە تا چەند لەگەڵ ئەم پۆستە نوێ یەکەگرێتەوە. بەتاکید من لە ڕابردوو پێشەوەی دەست بەکار بم کە من لە هەشتی چواری ساڵی 2015 دەست بەکارم تقریبا مانگێک ساڵێک و نزیک بە 2 مانگ لەمەوە پێشەکات هەر لە دەرەوە بەڕاستی ناوی مین و تەقەمەنیم بیست بوو و وەکو بینینیش بینی بووم بەڵام زانیاری پێویستم لەسەری نەبوو بەڵام بە حکمەوەی کە خۆم ئەندازیاری میکانیکم و ماستەریشم لە کارژێڕی کارا هەیە و چەندین ساڵیشە لە ناو مؤسساتی حکوومەتە کارم کردبوو تۆزە دەست و پەنجەم نەرم بوو لەگەڵ ئەو کاروبارانەیە دوای هاتنە ناوە بەڕاستی کە داخڵ بووم بە ناو کاروباری مین و تەقەمەنی چ ئەوەی کە تایبەتە بە بواری کارژێڕی و دارایی چ ئەوەشی کە تایبەتە بە بواری تەکنیکی زیاتر بوارە تەکنیکیەکە بە ئێمە تازە بوو بوارە کارژێڕ و دارایەکە تەجروبە ئەزمونێکمان لەگەڵ یا هەبوو وارە تەکنیکەکە بوارێک و بەڕاستی من هەر لە بیدایەتەوە پێش دەست بەکاربوونیشم هەوڵی زۆرم لەگەڵدا و هەم بە خوێندنەوە هەم بە ئیستیفسارکردن و کۆبوونەوە پرس و ڕاوێژ لەگەڵ خەڵکێکا کە ئەزمونێکیان لەم بوارە هەبووە و لایەزالیش من بەڕاستی خەڵکێک وەکو جوندی مەجهول کە خاوەنی ئەزمون و تەجروبەیەکی باشن لەم بوارەدا من بەڕاستی وەکو ڕاوێژکار سوودیان لێ ئەبینیەوە بەردەوام پرس و ڕاوێژم لەگەڵیانە هەیە و بە حکمی ئەوەی کە هاتمە ناو ئیشەکەەوە بەڕاستی هەرزوو حەزێکم بۆ دروست بوو لەگەڵ ئیشەکەیە چونکە بەڕاستی ئەگەر حەز و خولیاد نەبێ لەگەڵ ئیشا زەحمەتە بتوانی بە باشی کارەکانت ئەداکەی بە تایبەتتر کاتێک کە من هاتمە ناو بوارەکەەوە هەستم کرد ئەم بواری ئێمە ینی بوارێکی مرۆیی زۆر گەورەیە و خزمەتێکی مرۆیی زۆر پیرۆزەکات و ڕۆژانە کە من بەڕاستی دەیلی ڕیپۆرتم بۆ دێ ئەو راپۆرتە ڕۆژانەی کێتە بەردەستی من تایدا چالاکی هەموو تیمەکان ڕۆژانە بە منەگا کە فلان تیممان لە فلان شوێن ئەمڕۆ چی کردووە چەند مەتری پا کردوتەوە چەند مین و تەقەمەنی هەڵگرتوتەوە پوچەڵ کردوتەوە بەڕاستی بۆ زۆر خۆشحاڵە بم زۆر باشە حەز و خولیایەکی زۆری ئەوەی لە ڕووی تەکنیکیەوە باسەکە زۆر جار گلەیە گازندەیەکیان لە هەرێمی کوردستان قسەیەک باوە دەوترێت دەبێت وەزیر یان کەسی یەکەمی فەرمانگەیەک دەستەیەک پسپۆڕی هەبێ لەو بوارە ئەوەی کە جەنابەت پسپۆڕیت بەتایبەت لە بوارە تەکنیکەکەیان نەبووە تا چەند ڕێگر بووە لەبەرەوەی ئیشوکارەکانی دەستگای مین لە هەرێمی کوردستان بەهۆی ئەوەی کە تۆ پسپۆڕنیت لە بوارە تەکنیکەکەیە دواب بکەوێت بەئەکیدی طبعا ئەوە وجهە نەزەری جیاواز هەیە ئایا پۆستی وەزارەت و پۆستی وەزیرەکان یا پۆستە سیادیەکان مەفروضە پرۆفشنال بێ کابراایە پێویست ناکە پرۆفشنال بێ اختلافی زای لەسەر لە دنیای دەرەوە لەبەرەوەی ئەم وڵاتە ئەوروپیانە وڵاتە پێشکەوتەکان مؤسسات لەوێ حکم ئەکات کەسی یەکەم لەوێ کە وەزیرە ئەگەر کابرا پرۆفشنالیش نەبێت زۆر طبیعیە چونکە لە خوار ئەوە مؤسسێکی پرۆفشنالی شەکانی خۆیەکە ئەم تەنها بڕیارە سیادەکان بۆی ئەگەڕێتەوە بەڵام من پێم وایە لە دنیای شەرق و لە هەرێمی کوردستانیش بەتایبەتە تا ئەندازەیەک پرۆفشنالی گرنگە بۆ کەسەکان بۆ لەبەرەوەی ئێمە بەداخەوە سیستەمی ئیداری ئێمە سیستەمێکی ئیداری دواکەوتووە و پێکهاتەکەی وەکو پێویست نییە و بەشێکی شتەکان زۆربەی بەهۆی ئەوەی کە سەلاحیەت کەمتر دابەزێنراوە لەلایەن بەرپرسە یەکەمەکانەوە بە خوار خۆیان بەشی زۆری شتەکان دێتەوە بەلای ئەوان ئەمە وای کردووە دەبێت ئەندازەیەک شارەزایی لە مەجالەکەی خۆی هەبێ بۆ ئێمەش لە ڕووە تەکنیکێکەوە بەڕاستی وەکو گرفتمان بۆ دروست نەبووە بە حکمی ئەوەی کە ئەو تیمەی کە لەگەڵ من کارەکەن لێرە کە بەڕێوبەرە گشتەکان و خوار بەڕێوبەرە گشتەکانن ئەمانە تیمێکی زۆر جیاوازن لە هەموو مؤسساتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ جیاوازن لەبەرەوەی لە 180 ئەو خەڵکەی لە ناو دەستگای گشتی کاروباری مینە ئیشەکان خەڵکێکن پێشتر لە منەظەمە نێودەوڵەتەکان و لە UN ئیشیان کردووە لەم بوارەیە لەبەرەوە پرۆفشناڵن تا ئەندازێکی زۆر باش و خەڵکی تەکنیکی زۆر باشن لەبەرەوە کاتێک کە من هاتم بۆ من قرس نەبوو ئاسان بوو لەبەرەوەی ئەو ستافەی لەگەڵ من کارەکانەکەن بەڕاستی زۆر هاوکاری من بوون سەرچاوێکی مرۆیی باش لەبەردەستە سەرچاوێکی مرۆیی زۆر باشمان لەبەردەستایە و ئەو سەرچاوە مرۆیە بەڕاستی من پێم وایە جیاوازە لە هەموو مؤسساتەکانی تری حکوومەت زۆر باشە لەگەڵ دەست بەکاربوونی تۆیە لە ساڵێکی پڕگرفت و قەیرانایی بووین ئێمە تا چەند گرفتی دارایی قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان بە جۆرە لە جۆرەکان کاریگەری لەسەر بەرەو پێشچوون و نەخشە و پلانی دەستەکەی ئێوە هەبووە بەتاکید ئێمە پێش من بێمێرە دەست بەکار بم بەرنامە پلانی خۆمە بۆ چۆن بتوانم تەتویری ئێرە بم و دوای لەگەڵ دەست بەکاربوونیشمانە هەوڵمان لەسەر ئەو پلانەدا بەڵام قەیرانی دارایی یەکێکە لە کوشندەترین ئەو قەیرانانەی کە دەستی ئێمەی هەمووی بەست تا ئەندازەیەکی زۆر و بەشێک لەو پلان و پرۆژانی کە هەمان بوو هەمووی بەڕاستی وەستا تەنانەت ئەوشی کە لە ڕابردوو هەندێکی ئیش هەبوو ئەوانەش ڕووی لە کزی و لاوازی کرد بەڵام لەگەڵ ئەوەشە ئێمە هەوڵمانداوە بەو ئیمکانیەتە کەمەی کە لە بەردەستمانە هەیە و بەو اعتیمادە گەورەی هەمان لەسەر ئەو تاقە مرۆیی کە لە بەردەستمانە بەشێکی تا ئەندازەیەکی باش
کارەکانی خۆمان جێبەجێکەین بەڵام وەکو قەیرانی دارایی بەڵێ بەر تەکید قەیرانی دارایی کاریگەری گەورەی هەیە لەسەری شوکارەکانی ئێمە چ لەسەرەوەی موچەی کارمەندەکانی ئێمە وەکو تەواوی کارمەندانی حکوومەتی هەرێمی کوردستان دواکەوێ ئەمە تەسیرێکی زۆر سلبی هەیە چونکە کارمەندی ئێمە تایبەتمەندی خۆی هەیە وەک هیچ کارمەندێکی تر نییە کارمەندی حکوومەتی هەرێمی کوردستان 8.5 ئەچێ بۆ دەوام تا کاتی 2.5 دەوامی تەواو بێت کارمەندی ئێمە چواری بەیانی ئەچێتە سەر کارەکەی خۆی چواری بەیانێ بێ لە خەو هەستێت سعاتێ 2 ساعات بڕواتە ئاگاتە کێڵگەی مین لە شەشی بانی ئەو دیتێکتەری بەدەستێ و دەرع و ڤایزەری لەبەرای و خەریکی پرۆسەی پاکسازیە کە خەڵک جارێک خەوتۆ لە ماڵەکانی خۆیانە یعنی تایبەتمەندی خۆی هەیە لە هەمان کاتە ڕوبەڕووی بابەتێکە بێتەوە کە مەرگێکی شاراوەیە و لە هەر چرکە ساتێکە ئەگەری هەیە بتەقێتەوە و گیان لەدەست بدا لەبەر ئەم تایبەتمەندیە بەڕاستی قەیرانی دارایی زیاتر تەسیری لەسەر ئەدای تیمەکانی ئێمە کردووە چونکە حتا لە ڕووی ئیمسماوە لە ڕووی ستاندەر نێودەوڵەتی کە کاری من پاکسازی مینی لەسەرەکرێ پێویستە کارمەندی مین لابەر لە تەواوی ڕاحەی نەفسی و بەدەنیا بێت کاتێک کە ئەڕوا بۆ کارکردن چونکە ئەگەر مێشکی مەشغوڵ بێت خەیاڵی لە شوێنێکی تر بێ احتیمالە هەڵە بکە کە هەڵەشی کرد بەڕاستی ژیانی خۆی ئەو ستاندەرە لای ئێمە مەقولەیەکی مەشهورە لە یەکەم هەڵە و کۆتا هەڵە کە یەکەم هەڵەت کرد کۆتا بەس لەوەگر فەرمانبەری ئێوە تایبەتمەندی خۆی هەیە بێگومان وایە ئەم تایبەتمەندیە تا چەند ڕەچاو کراوە لە بەرامبەر ئەو موچەی کە پێی ئەدرێ یانی لە چاو فەرمانبەرێکە کە لە ئۆفیسێکە لەبەر سپلێت لە هاوینە لەبەر ئالەتی گەرمکەرەوە لە زستانە دانیشتۆ لەسەر مێز و کورسێک ئیشی هاوڵاتی بەڕێکە لە ڕووی موچەوە ئایا فعلەن جیاوازی لە نێوان کارمەندانی دەستگای مینە هەیە لەگەڵ فەرمانکانی ترە هەندێک جیاوازیمان هەیە بەتایبەت ئەو موچانەی کە گرێبەستن گرێبەستەکانی ئێمە بە مەبلغێک بە بەراورد بە گرێبەستەکانی تری حکوومەتی هەرێمی کوردستانە بڕی پارەکەی زیاترە ئەمە تا ئەندازەیەک خاڵێکی ئیجابیە بەڵام لە ئاز ئیشە گرنگەکەی ئەوە بەڵام لە ئاز ئیشە گرنگەکانیە یعنی مین لابەرێک کاتێک کە بەردەوام ڕۆژانە دە ڕۆژیانی خۆی خاتە مەترسیە و موچەکەی 1,500,000 دینارە ڕاستە بە بەراورد لەگەڵ گرێبەستەکانی تری حکوومەتە ئەم موچێ زیاترە بە بەڵام بە بەراورد لەگەڵ ئیشەکەی خۆیانە خێرە موچیەکەمە کە سیستەمی پاشەکەوتی هاتەکایەوە بەڕاستی ئیسtisنا نەکرا بۆ ئێمە لەگەڵەوە ئێمە زۆر داوامان کرد لەگەڵ لیژنەی قەیرا ڕوبەروبوونی قەیرانی دارایی لەگەڵ ئەنجومەنی وەزیرانە کاکە ئەم کارە ئێمە تایبەتمەندی خۆی هەیە ئەبێ ئیسtisنا بکرێت هەر وەک چۆن هێزی پێشمەرگە هێزەکانی ئاسایشی ناوخۆ ئیسtisنایان بۆ کراوە لەبەرەوەی کارێکی گرنگ ئەنجامدن ئێمەش کارێکی تایبەتمەندە زۆر هەوڵیشماندا بەڵام بەداخەوە ئیسtisنا نەکراون بە شێوازێکی گشتی پێویستە زیاتر کار ئەنجام بدرێت و زیاتر دەعمی کارمەندان و پیشەوەرانی من بکرێت لە بابێن بەردەم ئەو باسی کە لەمپەرەکانی بەردەم ئێوەیە ئەوە باسمان لە قەیرانی دارایی کرد چ لەمپەرێکی کە لە بەردەم دەستگای گشتی کاروباری مینە هەیە بووی کە ئیشە ڕۆژانەیەەکانی یا پلانە 6 مانگی و ساڵانێکی خۆی جێبەجێکە بە تایبەت منەمێ ئەوە لە تۆ بپرسم لەمپەری سیاسی دەستێوەردانی سیاسی هەیە بۆی تۆ کاروبارەکانت بە شێوەیەکی ئەوی وەک خۆت پلانت بۆ داڕژراوە بەڕێو نەچێت بەتاکیدەوە قەیرانی دارایمان باس کرد کە کاریگەریەکی وەکێکە لەو تەحەدیانەی کە ڕوبەڕوومان دەبێتەوە و بەشێکی زۆری کارەکانی پەخستوین بەشێکی تر ئەو تەحەدیانەی کە لەبەردەممانە بەڕاستی ئەو سیستەمە ئیداریە کە تەواوی موسساتی حکوومەت لەسەری ئەڕۆن کە سیستەمێکە بەڕاستی سیستەمێکی ڕۆتینە و سیستەمێکە ئیش دواخا و سیستەمێکە وەک پێویست نییە لە ئاستی ئەدا و مەطلوبانە ئەمەش عایقێکی ترە لە بەردەمی ئێمە سەر ڕای ئەوەی کە ئێمە لەم بوارە وەکو دەستگا خۆمان لە دوای دەست بەکاربوونمانەوە کۆمەڵە چاکسازی زۆر باشمان لە واری ئیداریا کردووەمان کردو کە کارەکان خێراتر و سریعتر بن و بەشێک لە ڕۆتین کەم کەینەوە و بەشێک لە سەلاحەتەکان داوەزێنین بۆ خوار خۆمان و بەشێک لە لامەرکەزیەت بدەین بە بەڕێوەبەرایەتی گشتی پارێزگاکانمان تاوەکو ئیشەکانی خۆشیان بە باشی بکەن ئەمەش عایقێکە بەڵام لە هەمان کاتە ئێمە ژوابەستەی ئەو ڕێنمایی و یاسایانین کە لە حکوومەتی هەرێمی کوردستانە جێبەجێ ئەکرێت کە بەشێشی بە ئیشی مین ناخوات چونکە وەگوتم ئیشی مین تایبەتمەندی خۆی هەیە حتا لە دەوامی کارمەندەکەمانەوە تا جۆری کارەکە تایبەتمەندی خۆی هەیە بەشێ لەم ڕێنمایانەش بەڕاستی هەمووی دەستگرە بۆ ئێمە و تعتیلی کارەکانی خۆمانی کرد وەکو لەمپەری بەردەممان لە ڕووی سیاسیەوە تداخلی حیزبی مەبەست تداخلی حیزبی ئێمە وەکوڵێ لە فەزایەکی تر ناژین و لە هەرێمی کوردستانیشە حیزب بەڕاستی تەدەخل و دەستێوەردانی لە هەموو سێکتەرەکانی ژیانە هەیە بەداخە و حکوومەتیش بێبەژنیە لەمە بەڵێ تەدەخلی حیزبی هەیە لێرە و لێ بەڵام وەکو ئەوەی من لەگەڵ تیمەکەی خۆم لە خوارەوە لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتیەکان لەگەڵ بەڕێوەبەرەکان لەگەڵ کارمەندەکان تا ئەندازەیەکی زۆر باش لەم ڕۆ ئێمە متعاونین کێشە و گرفتێکمان لەم ڕۆ نییە وەکو تیمی خۆمان وەکو دەستگا ئەو بڕیار و ڕاستپاردانەی کە ئێمە لێرە ڕایانە سپێرین
خۆشببختانە بەشی زۆری وەکو خۆی جێبەجێ ئەکرێت و ئەو هەنگاوە چاکسازیانەی کە ئێمە دەینێن بەڕێوەبەرای گشتیەکان و بەڕێوەبەرایەتی گشتیەکان بە تەواوی کارمەندەکانیانە زۆر باشی جێبەجێ ئەەکەن بەڵام خودی زۆرۆفی سیاسی وەگوتم و خودی دەستێوەردانی حزب لە بوارە گشتیەکەیە لە فەزا گشتیەکەیە بەڵێ تەسیری هەیە بەڵێ کاریگەری هەیە بەڵێ کاتێک کە تۆ فەرمانێک ئەەکەیت ئەتەوێت کارێ بکەیت ئەتەوێت ئاراستەیە بگری بۆ چاکسازی لە بوارێکی معەنە بە تەکیید حزب تەدەخولەکە بۆ لەبەرەوەی تۆ چاکسازی ئەەکەیت چەند کەسێک لەوە چێ بەر ئەم پرۆسی چاکسازیە بکەون چەند کەسێک دووم و چەند تۆ بەپی سیستەم و یاسا دەبێ فەصلی کەیت دەریکەیت ئیجراعاتی بەرامبەرکەیت و ئەم کەسانە پەنا ئەبەنە بەر لەوە چێ حیزبەکان و دواتر حیزبەکان هەوڵ ئەدەن کە تەداخل بکەن و عایق دروستکەن بەڵام لەسەر و هەموو ئەمانەوە من لەگەڵ هەموو تەواوی ئەو تیمەی کە لەگەڵمان لە دەستگای گشتی کاروباری نیشین تا ئەندازەیەکی زۆر باش ڕێمان لەمەگرتووە و تا ئەندازەیەکی زۆر باش توانیمانە بەسەر ئەمە زاڵ بین بەڵام ئەو بڵێن بێگرفتین نەخێر بێگرفت هەل لە تەداخلی حیزبیات تا چەند کۆمەڵی ئیسلامی کە تۆ نوێنەری کۆمەڵی ئیسلامیت لەسەر پشکی کۆمەڵی ئیسلامی ئەم دەستگای وەرکردووە تا چەند ئەو تەدەخل ئەکا بە ئاڕاستەی دروستکردنی لەمپەر بۆ تۆ بە هیچ شێوەیە کۆمەڵی ئیسلامی تەدەخلی نەکردو تا ئێستا لە کاروباری من بە عایقی لەمپەر توانم بە پێچەوانەوە بڵێم ئەوەندەی ئەحزابی غەیری کۆمەڵی ئیسلامی تەکلیف ئەکەن داوا ئەکەن یا ئەیانەیە بە جۆرە لە جۆرەکان ئاراستەی ئیشەکان بڕۆ کۆمەڵی ئیسلامی بە ڕوبعی ئەندازەی ئەوە لەم بوارە تەدەخلی نەکردو وەکو خودی پرۆژەکانی ئێمە و کاری ئێمە کۆمەڵی ئیسلامی پاڵپشت و هاوکاری ئێمە بۆ بەردەوامیش تەوجیهەکان بەو ئاراستەیە بوون کە ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی ئێوە کە نوێنەری ئێمە چوونەتە ناو حکوومەتەوە بەو ئاراستەیە ئیش بکەن کە خزمەتی خەڵک و هاوڵاتیان بێ و ئەوە بەرنامە و ڕوئیای منیشە بەڵام ئەحزابی تریش بەڕاستی بمانەوێت و نەمانەوێت تەدەخل ئەکەن بە جۆرە لە جۆرەکان لەوەشە تەدەخولەکانیش با لێرە بابەتێکی گرنگ باسکەم فەرمی نین یعنی بڵێم تەوەجوهی حیزبێکی معەن وایە بۆ ئەوەی عایق دروستکە ئەشخاص لەناو ئەحزابە لەوەچێ بە جۆرە لە جۆرەکان هەڵدن هەندێک بەرژەوەندیان هەیەی پێکن زۆر باشە دەوترێت بۆ چوونێگەیە کە دەستگای گشتی کاروباری مین چالاک نییە منە پرسم فعلن ئێوە چالاک نین یان چالاکیەکانتان سستە یان دەستگاکانی ڕاگەاندن ئیهتیمام و گرنگی بە چالاکەکانی ئەو نادەن دوو بەشە وەڵامی پرسیارەکەی بەڕێزت بەشیشان ئەوەیە دەستگای گشتی کاروباری مین دەستگایەک موسسەیەکی زۆر خزمەتگوزاری یومی نییە وەکو ئاو و کارەبا و شارەوانی و کشت و کاڵ و ئەوانە کە بەردەوامی یومی کۆنتاکتی لەگەڵ هاوڵاتیا هەبێ و هەموو غەمی ڕۆژانەی هاوڵاتی بێت ئێمە وەکو دەستگای گشتی کاروباری مین جیاوازین لە موسسانە لەبەرەوە عادەتەن تەرکیز زیاتر و خەمی هاوڵاتی زیاتر لەسەر ئەم موسسە ڕۆژانەیەکانە ئەمە بەشێکی تریش بەڵێ مندان بەوای ئەنین کە ئێمە وەکو دەستگای گشتی کاروباری مین لە ڕووی ڕاگەیاندنەوە زۆر ئەکتیڤ نین زۆر فعلی نین پێش دەست بەکاربوونی من بەڕاستی ڕاگەیاندن زۆر گرنگی پێ نەدراوە لە دوای هاتنی من بۆ ئێرە هەوڵمان داوە بەڵام لە ئاستی پێویست و تموح ئەگەر لە من بپرسی ڕازیم لەوەی کە لە ڕووی ڕاگەیاندنەوە ئێمە تەختی کاروبارەکانی خۆمانەکەین نەخێر من ڕازی نیم چونکە بەڕاستی بواری مین و تەقەمەنی لە هەموو جیهانە ئەوەندەی لە ڕووی ڕاگەیاندنەوە من هەندێک وڵات و هەندێک نوێنەرانی ئەو وڵاتانم کە بینیوە لەوێ کارێکی کەمەکەن بەڵام تەزغیمێکی ئیعلامی یەکجار گەوریان بۆ کردووە ویان کردووە سەرنجی هەم هاوڵاتیانی خۆیان هەم موسساتی خۆیان هەم دۆنەر و خەڵکی کۆمەک بەخشش لە دەرەوە ڕاکێشن بەڵام بە پێچەوانەوە دەستگای گشتی کاروباری من کارێکی گەورە ئەنجامەدا بەڵام نەیتوانیوە پەیامەکەی وەکو پێویست بگەێنێتە هاوڵاتیان بۆیە تا ئێستا لەوە چێ بەشێک لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان وەکو پێویست لە گرنگی ئەم دەستگایە تێنەگەشت بن وەکو پێویست ئەو گلەی و تێبینیانش کە هەیەە لەسەر کارەکانی ئەم دەستگایە نەڕەوی بێتەوە تەنانەت تا ئێستاش ئەم تەعتیمە ئیعلامیە وای کردووە کە هەندێک لە تیمەکانمان جاجارە بۆ خۆشی دەیجێڕنەوە دەڵێن کاتێکەچین بۆ کێڵگەیەک تا ئێستا هەندێک لە خەڵکی گوندشینەکان پیانەڵێن ئێوە ڕێکخراوی MAG یعنی ئەوەندەی لە ڕابردوو MAG کە ڕێکخراوێکە و ئێستا لە ژێر ڕکێفی ئێمەیە کارەکە ئەو ناسرااو بۆ لە ڕابردوو ئەوەندە دەستگا ناسرااو نەبووە جا ئێستا تۆ منت ڕاکێشەوەی کە پرسیارێکی تر بکەم جاران دەوترا ئەوانی کە ئیشی هەڵگرتنەوەی مینەکەن زیاتر ڕێکخراوەکان بوون وەکو MAG و ما باقی ئەوانی تر بەڵام ئێستا دەستگا ئەمە بەڕێوە بە جاران ئەوترا ئەمانە بەبێ ئەوەی هیچ کەسێ سەرپەرشتیان بکە ئیژەکەن و تەنانەت هەندێک جار دەژوترا ئەمانە جاسوسی و ئیشی مخابڕاتیەکەن بۆ وڵاتانی هەم هەرێمایەتی هەم نێودوڵەتی تا چەند ئێستا
ڕێکخراوەکان خۆیان سربەخۆ ئیژەکەن یان ئێوەن ئەنی ئیشرافی ئایمانەکەن. بەڵێ تا ساڵی 2004 لە ساڵی 92 کە ڕێکخراوە نێودەوڵەتەکانی بواری پاکسازی هاتوون تا ساڵی 2004 هەرێمی کوردستان مؤسسەیەکی نەبووە بۆ بواری مین و تەقەمەنی ئەوەی کە کاری مین و تەقەمەنی کردو چه پاکسازی بێ چه هوشیاری بێ چه بوارەکانی تر بێ ڕێکخراوە نێودەوڵەتەکان بوون. لە ساڵی 2004ەوە دوای ئەوەی کە تەغییری سیاسی لە عێراقا ڕوویدا و ڕژێمی پێش و ڕووخاوە ڕێکخراوە نێودەوڵەتەکان و یوئێنیش گەڕانەوە ئیتر حکوومەتی هەرێمی کوردستان بیری لەوە کردو کە مؤسسەیەکی لۆکاڵی خۆماڵی دروستکا بۆ واری مین. لە ڕابردوو ڕاستە ئێمەش گلەی و گازندە لەگەڵ دەستخۆشیش بوو ئەو کار و چالاکیانەی کە ئەنجامی داوە چونکە بەشێکی ئەو سەروە مرۆیی کە ئێستا لە بەردەستی ئێمە وەکو دەستگا بەرهەمی ئەو ساڵانەی ڕابردوون کە ڕێکخراوەکان هاتوون و کەوادیریان لێرە پێک هێناوە و ئێستا ئێمە ئەو کەوادیرانە کەوادیری دەستگان یا کەوادیری کۆمپانیاکان یا ڕێکخراوەکان ئیسوادان لێکین لەگەڵ ئەوەشە بەڵێ پێ دەچێت کەم تەرخەمی و وەک پێویست لە هەندێک بوارە کاریان نەکردبێن. بەڵام ئێستا ئەوەی کە بەرپرسە لە کاروباری مین و تەقەمەنی لە هەرێمی کوردستانە یەک مؤسسەیە لە حکوومەتی هەرێمی کوردستانە کە ناوی دەستگای گشتی کاروباری مینە کە بە یاسا ڕێکخراوە. هەر ڕێکخراوێک ئیشکات لەژێر کۆنتترۆلی ئەوەیە هەر ڕێکخراوێک یا کۆمپانیایەک لە بواری مین و تەقەمەنیە ئیش بکات ئێمە مۆڵەتی پێدەین مۆڵەت ئەبێ لە لای ئێمە وەربگرێت ئەگەر لە وەزارەتەکانی تریش ئیش بکەن وەزارەتەکانی تر بۆ ئێمە ئەنێرنەوە چونکە مادام لە بواری مین و تەقەمەنی ئیشەکەن حتا ئەو کۆمپانیانەی لە بواری سکیۆریتیش ئیشەکەن لە فڕۆکەخانەکان لە مەتاڕەکان لەوانە ئەبێت ئەنێرێنەوە بۆ لای ئێمە مۆڵەتیان پێدەین یەکەم هەم مۆڵەت حەسریان لە هەرێمی کوردستانە لە بواری مین و تەقەمەنی لای ئێمەیە دووهەم هەر ڕێکخراوێک لە بواری مین و تەقەمەنیە ئیش بکات لە ژێر چتری دەستگای ئیش ئەکات ئێمە شوێنیان بۆ دیاریەکەین لەکوێ ئیشکەن و ئێمە ڕۆژانە تیمەکانمان کە ناوی تیمی QA دڵنیایی جۆری مۆنیتەریانەکەن ئەڕۆن چاودێریانەکەن تێبینی و ڕخنەمانە بێ پیانەڵین و ساڵانە پرۆژەکانیان لە لای ئێمەوە ئەپروڤەکرێت قبوڵەکرێت و ئێمە سەپۆرلێتەریانینێ واتە نامەی پشگیریانینێ بۆ دۆنەرەکان بۆ ئەو وڵاتانی کە کۆمەکیانەکەن و ئێمە خۆشببختانە یەکێک لەو بابەتانی کێسا کۆنتترۆلمان کردووە لە ساڵی 2016 لەگەڵ هەموو دۆنەرەکانە ڕێکەوتوین هیچ ڕێکخراوێک نابێ پارەی فەندی بدرێتێ هەتاوەکو ئێمە پشگیری نەکەین ئەمەش لە پێناوی ئەوەی کە ئێمە زیاتر کۆنتترۆلی ئەو بوارە بکەین و ئەو شوێنانەی کە ئێمە گرنگی و ئەهەمێتی لە لای ئێمە هەیە چونکە زۆر کات با شوێنێک گرنگە بەڵام شوێنە لەو گرنگتر هەیە پێویستی خەڵکی ئێستا پا بکرێتەوە لە ڕابردووە لەوە چێ بە جۆرە لە جۆرەکان هەندێک شوێن هەبوو بێ پاکسازی تیاکرا بووێ کە ئەولەویەتی بەقەدەر هەندێک شوێنی تر گرنگ نەبوو بێ من هەتا دەست بەکار بووم هەر لە مانگی دەی ساڵی ڕابردووە چوومە پێنجێن سێرم کرد لە نزیک ئاوادانی لە مەتر لە گەڕەکی ناوشاخان لە پێنجێن کە گەڕێکی مەشهورە 5 مەتر لەو لاماڵەکان و مین هەیە مینەکان بەدەرەوەن مناڵانی ئەو شوێن ناوێرن نزیشی بکەون یعنی ئەمە کارەساتە من بێم ئێرە بەجێ بێڵم بەڵام بڕۆم شاخ و چێ و مەڕعا پاکەم و ئەو لەوێت بۆ ئەوەیە بۆیە دەست بەجێ ئێمە تیمەکانمان ساحب کرد لەو ناوچەیە هەمیمان نار بۆ ئەوێ و ئەو مەنتیقەیمان بە تەواوەتی پاک کردەوە لەبەر ئەوە بەڕاستی ئێمە لە پێناوی کۆنتترۆلکردنی ئەم بوارەیە ئەم بابەتانەمان لەگەڵ ڕێکخراوەکان کردووە لە هەرێمی کوردستان. کاک محەممەد بۆ چوونێگە بوو جارانە وترا ئەو گلەی کە لەسەر ڕێکخراوەکانی بواری مین بوون پاکردنەوە هەڵگرتنەوە دەوترا پیان وتراوە بۆنە ڕۆژی متر بە مترێک ئەبێ پاپکەنەوە ئیتر لەوە زیاتر نییە بۆیە هەرێمی کوردستان چەند ساڵە ئەوە لە نەوەتەکانەوە تا ئێستا 29 ساڵە ئەم ڕێکخراوانە و دەستگاکەی ئێوەشکاریتیاکە هێشتا کۆتایی نەهاتووە بە من هەڵگرتنەوە دەوترێت کاری ڕێکخراوەکان لە ڕابردوو ئێستەی ئێوەی دەستگاکە زۆر هێواش و سستە ئەمە وایە یاننا ئەگەر وایە هۆکارەکەی چییە؟ بەڵێ سەرەتا ڕێژەی پیسبوون لە هەرێمی کوردستانە زۆرە ئێمە بەپێی ڕێژێکمان پێ بڵێ ئێمە بەپێی ئەو ڕووپێوی کە لەبەردەستی ئێمە وەکو دەستگا ئەنجام درراوە 676 کیلۆمەتر چوارگۆشە لە هەرێمی کوردستان لە ڕابردووە پیسبوو بووە بەچی بە مین و تەقەمەنی کە ئەگەر ئەم ڕێژێ بەراوردکەی بەقەدەر پیسبووەکانی هەموو وڵاتی لوبناان و ئوردون و ئیسرائیلیش ئەبێت ڕێژەی پیسبووەکە لە هەرێمی کوردستان بەهۆی ئەوەی کە ئەم ناوچەیە شەڕگەیەکی زۆر بووە و 8 ساڵ حربی ئێران عێراق لەم سنوورە ڕوویداوە و شۆڕشی ڕزگاری خوازی گەلی کورد کە پێشمەرگە لەگەڵ ڕژێمی پێشووی بەغایە شەڕی کردووە ئەم ناوچانە چ بە مین پیسکراون چ بە تەقەمەنی چونکە ئێمە تەنها بەرپرس نین لە مین بەرپرسین لە فیشێکێکی دەمانچەوە هەتاوە کۆگاتە ساڵوژێکی تیارش ئەوەش ئەرکی ئێمە دەبێت پاچیکەینەوە پوچەڵیکەینەوە لەبەرەوە ڕێژەی پیسبووەکە لە هەرێمی کوردستانە ئەوەندە زۆر بووە
کە ئێستا ئێمە چەندین ساڵە 24 ساڵ لە هەرێمی کوردستانە پرۆژەی پاکسازی ئەنجامەدرێ لە 1976 کیلومتر چوارگۆشتا ئێستا 347مان ماوە پاچیکەینەوە ئەمە بە شێشەی ڕێژەی فیسبووکە زۆر ینی 20 ساڵە هێشتا نیوەی کرا تقریبا نیوە تۆزێ زیاترمان کردووە بەشی دووهەمی ڕاستە هەندێک لەو ڕێکخراوانە کە لە ڕابردووە کاریان کردووە لەبەرەوەی جیهتێک نەبوو سەرپەرشتیان بکات و لیان پێچێتەوە و مۆنیتەریان کە لەوە ئەچێ هەندێک کەم و کوڕی لە ئیش و کارەکانیانە ئەنجام درابێت یا هەندێک جار چونکە بواری مین تۆزێک تایبەتمەندی هەیە هەندێک جار خەڵک ئەڵێ وڵا لە فلان شوێن وتوانە شێڵگەی مینە بەڵام خەڵکی گوندەگاڵن بابە وڵا بە حیاتی مین لەم ناوچەیە نەبووە ئەمە لە گرفتەکە بۆ چیە گەڕێتەوە ئێمە بەڕاستی هیچ سەرچاوەیەکمان لەبەر دەستان نییە کە پێمان بڵێ لە ڕابردووە خەریتەی چاندنی مین لە چۆ بووە ئەوەی کە حکوومەتی عراقی کردوێتی هیچی ئەم نەخشان لە بەردەسی ئێمەنی ئەی سەرچاوە بۆ ئێمە کوێیە چۆن دوای پرۆسی ئازادی عراق ئەمە بۆ ئێوە هیچ شتێک لەو نەخشان نەکەوتۆتە بەردەستی ئێمە تەنها سەرچاوی ئێمە بۆ ئەوەی بزانین شوێنێک مینی لێ یا مینی لێ نییە ئەو پرۆسەیە کە پێ ئوترێ نۆن تەکنیکال سەرڤەی واتە مەسحێکی ناتەکنیکی ئەمیش پشت بە چییە بەسین بە گایدمانێک واتە بە پیاوێکی گوندنشین دێ دەڵێ ئەم ناوچەیە وەڵاڵێن مینی لێ ئەوش لە ئەست ئەنجامی چی یا بینیوێتی کاتی خۆی میندانراوە یا ئاژەڵێکی چۆتە ئەوێ مینی پیاتەقیوەتەوە یا کەسێک لەو منتیقی ڕۆتۆ مینی پیاتەقێتەوەڵێن مین هەیە کە ئەم خەبەرە بۆ ئێمە دێ ئێمە تیمەکانمانە چێت نۆن تەکنیکال سێرڤەیەەکە واتە ڕوپێویکی ناتەکنیکیەکە ئەگەر ڕێ کۆمەڵە پرۆسیجەر کە هەمانە ئەگەڕێن جاری وایە ئەم خەبەرە کە بۆ ئێمە دێ و تیمەکە ئێمە کە لە ڕابردووە چون مەسحیان کردووە دوای ئیشیشی لێ ئەەکەن بۆ ماوەیەک دەرەکەوێ نەخێر ئەم شوێناش کێڵگەی مین نییە لەوچەی مینێک تەقەمەنیەک لێ بینراوە و لە شوێنێکی ترەوە هاتۆ تەواو ئەمە وای کردو ڕویایەکی لای خەڵک دروست کردو کاکە فلان شوێن پاکەکەن و خۆڵام مینیشی لێنی ئەمە بەشێکی تر هۆکارەکە کە تا ئێستا دواکەوتووە تۆپۆگرافیای هەرێمی کوردستان تۆپۆگرافیایەکی بەرز و نوزمی تایبەتمەندە فرق هەیە ئێمە کە لە شوێنێکە تەختاییە و دەشتاییە بە میکانیکال ئیشەکەین واتە ئامێری میکانیکی شۆفڵ و حەفارە بەکارێنین ئەمیش پرۆسەکە زۆر خێراکە واتە ئێستا لە ناوچەی گەرمیان ئێمە زۆرترین ئیشی میکانیکال بەکارهێنین بە شۆفڵ و حەفارە شۆفڵێک ڕۆژانە بە هەزاران مەتر دووجا ئەتوانێت زەوی پاکاتەوە چونکە ئامێرە و ئیش ئەکا بەڵام لە ناوچە شاخاویەکان ئێمە مجبورین چی بەکاربێنین مجبورین بەیەدەوی منوەڵ ئیشەکەین واتە دیماینەرێگە بێت دیتێکتەرێکی بەدەستەوە بێت و بگەڕێ مەتر بە مەتر تاوەکو پاکێکاتەوە لە ڕووی کەش و هەواشۆ هەرێمی کوردستان وا هەڵکەوتەوە بەشێکی زۆری ناوچە شاخاویەکان 4 مانگی زستان بەفر و بارانە کە بەفر و باران بوو تیمی ئێمە بە هیچ شێوێک ناتوانێت بڕای ئیشی لێ بکە ئەم هۆکارانە وای کردووە کە سست بێ بەشێکی پرۆژەکە سز بێت لەگەڵ ئەوەشات چ تیمەکانی دەستگا کە ئێمە 36 تیممان هەیە بە بەراورد بە حەجمی پیس بوو ئەم تیمانە کە من بەڕاستی وە کۆمپانیاکانیش کە پرۆسی فکرەی هاتنە ناوەی ئەوەی کە ئێمە لە ڕێگەی بەڵێندەرایەتی و پرۆژەی پاکسازی بکەین چەند ساڵێکی کەمە دەستی پێکردووە و ئەم 2 ساڵی ئەخێریش خۆتان نەزان بەهۆی قەیرانی داراییەوە ئەویش وەستاوە ئێستا ئێمە لەسەر تەڕەفێکی تر ئیش ئەەکەین ئەویش چییە ڕێکخراونێ و دەوڵەتەکانە کە هەوڵەدەین ژماری ڕێکخراونێ و دەوڵەتەکان زیاترکەین بۆ کوردستان زۆر باشە یەک پرسیار ئەچمە ناوبەر تا چەندێک ڕژێمی پێشووی عراق ئەم مینانی کە چاندوێتی لە خاکی عراقا بە تایبەت لە ناوچە سنووریەکانی نێوان عراقێران بە شێوازێکی ئەندازەیی و ڕێکوپێک دانراوە تا ئێوە بزانن هەڵبگیرێتەوە یان نەخێر هەر عشوایی هەڕەمەکی دانرا و گرفتی بۆ دروستکرد بەڵام بە کورتی وەڵام بێتەوە لە بەرێ ئەسمەناوبەر بەڵە بەشێکی بە ئەندازەی دانراوە پێی سیستەمی هەندسی عسکەری بەڵام بەشێکیشی هەیە بە نائەندازەیی دانراوە کە ئەمە وای کردو گرفت بۆ ئێمە دروستکە بەشێکیشی ئەوەیە کە ئەو شوێنانشی بە ئەندازەی دانراون لەبەرەوەی دەستکاری کراوە زۆر کات چ لەلایەن گوندنشینەکان و چ لایەن خەڵکێکی ترەوە وای لێ کردو جۆری ئەندازەیەکە تێک بدرێت کە تێک چوو بەڕاستی ئیشەکە لە ئێمە قورستر ئەکا ناڕەحەتر ئەکا ئەبێ ئێمە کۆمەڵک پرۆسیجەری تری لەگەڵا بەکاربێنین تاوەکو پاشی بکەینەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست پاش پشوویەکی کەم ئەگەڕێنەوە دووبارە سڵاو لە بەرنامەی خزمەت لەگەڵ بەڕێز محەممەد ئەحمەد سەرۆکی دەستگای گشتی کاروباری مین لە هەرێمی کوردستان گفتوگۆکەین دووبارە سوپاس باست لە باڵێندەرایەتی کرد زۆر گرفت هەیە لای هاوڵاتیان کە کاتێک باسی کۆمپانیا و باڵێندەرایەتەکەی کە دەستگاکەی ئێوەش بەشێکی گەورەی ئەم ئیشانەکە کاک محەممەد بەڕوونی و ڕاشکایی پێمان بڵێ
تا چەند گرێبەستەکان و کاروباری بەڵێندەرایەتی و کۆمپانیەکان لای ئێوە شەفافە؟ بەڵێ تەمان بۆ ماوەی 2 ساڵە پرۆسی بەڵێندەرایەتی بەهۆی نەبوونی میزانیە بودجە نیە وەستاوە. ئەوەی کە هەیە ئەو پرۆژە کۆنانن کە لە 2009 تا 2013 دراوە بە کۆمپانیەکان بەشێکی تەواو نەبوون و ئێستا زۆر بەشی وەستاوە بەهۆی قەیرانی دارایی و لە بەرەوەی ئێمە هیچ سیولەیەکمان لەبەر دەستانیە تەنها چەکەوە ئەیدێن بە بەڵێندەرەکان ڕقەمێکە و دەچێتە سەر حسابەکان لە بانکەکانە و بۆیان سەرف ناکرێت بەهۆی نەبوونی سیولەوە. ئەمە وای کردو بەشێکی زۆری بەڵێندەران لە کارەکانیان بوەستن. بەڵام بە شێوازێکی گشتی بۆی من ڕاشکاو بم بەڕاستی بەشێک لەو پرۆسەی بەڵێندەرایەتیە لە ڕابردوو کە لە بواری مینە هەبووە تێبینی لەسرە، هەندێکی ناشەفاف بووە، هەندێکی بە ئەمری خاص بەڕاستی دراوە بە هەندێک لە بەڵێندەران کە ئەمە ژوای لێ کردووە سا گرفتی گەورەی بۆ ئێمە دروست کردووە. هەڵەنەوەشانەوە ئەوانە هەندێکی ماداوە بە دادگا، هەندێکی ئێستا لە پرۆسی هەڵوەشانەوەیە، هەندێکی هەر بەڵێندەرەکە ڕای کردووە بەجێ هێشتۆ و ڕای کردووە و ئێمە ئێستا لە پرۆسی ئیجراعاتە گەندەڵی کراوە لەم دەستگای تۆ لە ڕابردوو پێشتۆ لە ڕابردوو لە بواری بەڵێندەرایەتی وەکو دەستگا نەکراوە، چونکە هەندێکی لە سەر و دەستگاوە بەڕاستی وەکو بەڵێندەرایەتی دراوە بە هەندێک کۆمپانیا، هەندێک کۆمپانیا خۆیان بە فعلی وەکو پێویست توانە و ئیمکانیەتی تەکنیکیان نەبووە، توانای ئەویان نەبووە بێن پرۆسەیەکی بەجارێک 1 ملیۆن مەتر دووجا زەوی وەربگرن و پاشی بکەنەوە لە ڕووی تەکنیکی بۆ کرا وەرگیراوە، بەڵام وەرگیراوە بەوە هەندێک بە وەرگیرانەکە بەهۆی هەندێک جار بەهۆی هەندێک تایبەتمەندیەوە دراوە بە هەندێک کۆمپانیا، هەندێک جار هەڵی ئیداری بووە، هەندێک جار لەوچێ لیژنەکان وەکو پێویست تەخمین و هەڵسەنگاندنیان بۆ باشی و خراپی کۆمپانیەکان نەبووە، وای کردو کۆمپانیا هاتووە ملیۆنێ مەتر دووجای لای ئێمە وەرگرتووە، زیاتری وەرگرتووە، بای 15 ملیار جاری وایە 13 ملیار تەندەرێکی وەرگرتووە، بەشێشی کردو باخەکەی بەجێ هێشتووە و ڕای کردووە. لەبەرەوە ئێمە وەکو لەگەڵ دەست بەکاربوونی من لەم دەستگایە یەکێک لەو مەلەفانەی کە دەستم بۆ بەر مەسەلەی مەلەفی بەڵێندەرایەتیە کە ئەم مەلەفانە کارم لەسەر کردووە بۆەوەی هەموو یەکلاکەمەوە. ئەو کۆمپانیانەی کە ئیش ئەەکەن بانگمان کردو بەرن کاکە ئیشەکانتان بکەن، ئەگەر نایکەن عەقدەکانتان هەڵەوەشێنینەوە. هەندێک لەو بەڵێندەرانە کە ڕایان کردو داومان بە دادگا، هەندێک لەو بەڵێندەرانەی کە کێشەی یاساییان لەسەر بوو لە محکەمەوە قەرزاری خەڵک بوون و ئەوانە داواکانیان هاتۆ بۆ ئێمە ڕوبەڕووی یاسا و دادگامان کردوتەوە. هەندێکشی ئێستا بەڕاستی بەهۆی قەیرانی داراییەوە ئێمە ناتوانین، هەندێک بەڕاستی کۆمپانیاشمانن کۆمپانیای زۆر باشن ئەومان لە یاد نەچێ، هەندێکمان هەن خراپن، بەس هەندێک کۆمپانیامان هەیە لە کوردستانە لە بواری مینە ئیشەکەن، کۆمپانیای زۆر باشن، زۆر بە ئیمکانیەتی مادی و معنەی و مرۆیی زۆر باشیان هەیە، بەڵام بەهۆی قەیرانی داراییەوە بەڕاستی ناتوانین پارەیان بدەینەوە ئیشەکانیان ڕاگرتووە. لەم کەیسانەیە تا چەند سەرکەوتووی یا با بڵین بەچی گەیشتویت تا ئێستا؟ تا ئێستا بەوە گەشتوین کە بەشێک لەو کۆمپانیانەی کە بەڕاستی گەندەڵ بوون ئیشەکانیمان یا ڕاگرتووە یا گرێبەستەکەیمان هەڵوەشانەوەتەوە یا یاومان بە دادگا، چونکە بەڕاستی من مصرم لەسەر ئەوەی کە دەبێ ئەو کۆمپانیانەی کە گەندەڵن و توانای جێبەجێکردنی پرۆژیان نییە دەبێ یەکلا ببنەوە، چونکە بەڕاستی هەندێکی متعلقن لە ساڵی 2009 بە هەڵپەسێرایی ماونەتەوە ئێمە ئێستا خەریکی معالەجەکردنیانین. لەو ساڵ و چەند مانگی کە تۆ دەست بەکار بوویت پێمان بڵێ بەداتا چەند مەتر لە خاکی هەرێمی کوردستان پاکراوەتەوە؟ ئێمە بە لە 2015 18 متر دووجا 18 ملیۆن متر دووجامان لە خاکی هەرێمی کوردستان پاگرتوتەوە جگە لە ناوچەکانی ژێردەسەڵاتی داعش جگە لەو مەلەفە ئەوەی کە هەرێمی کوردستانی پێ ئەوترێ و هەرسێ پارێزگاکە و زای ڕژەیەکی باشەیان محیتوانە لە ژێ تموحی منانیە، بەس بە بەراورد بە قەیرانی دارایی و ئەو وەزع ناخۆشی کە لە هەرێمی کوردستانە هەیە و بەراورد بە ساڵانی 2014 و 13 ڕێژەکە زۆر باشن، چونکە ئەم ڕێژەیە کە 18 ملیۆن متر دووجایە پاکراوەتەوە لە ساڵی 2015 لە 110 کۆمپانیاکانە کە لە ڕابردووە لە 90 فەرمانبەرانی دەستگای گشتی کاروباری مینە، بۆ لەبەری لە ڕابردووە ئێمە لە 2014 و 13 و ساڵانی ڕابردوو کۆمپانیا چەندین پرۆژەمان هەبوو لە ڕێی کۆمپانیاکانەوە جێبەجێ ئەکرا، چونکە ئەم ڕوبەرە پاکراوەش ئیزافە ئەبێ بە ڕوبەرە گشتێکە، بەڵام لە 2015 بەڕاستی ئێمە یەک دوو کۆمپانیای زۆر کەم نەبێ هیچ کۆمپانیاکمان لە کارا نەبوونیش بکەن. چاکسازی لە حکوومەتی هەرێمی کوردستان ئاڵای چاکسازی هەڵکردو و لا فوگەزافی ئەوە لێدا کاڵێ من چاکسازیەکەم. لەم چاکسازیە دەستگاکەی ئێوە چیتان کردووە لە بچووکردنەوەی ئەگەر گەورە بوو بێ با بڵێن دەستگاکەتانیان لە هەندێک ئیش و ئیداریاتی ڕۆتین و ئەوانەیە چاکسازیەکان چین بەڵام بە کورتی؟
ئمە هەر لە بیدایەتەوە لە ڕووی لەگەڵ دەست بەکاربوومان لە ڕووی ئیداریەوە دواوی کە سێری هەیکەلی ئیداری ئەم دەستگایەمان کرد هەند لە هەندێک شوێنە هەیکەلەکەمان بە گەورە بوو بەڕاستی پێویستی بە هەندێک لەو بابەتە نەکرد ئەوە سادێمەسەری بەڵام لە ڕووی ئیداریەوە دەستمان بە پرۆسەیەک چ لە ناو سەرۆکایەتی دەستگا لە هەولێر چ لە بەڕێوەبەرایەتی گشتەکان کە جاران لەوە چوو ئەگەر کتابێک لە سلێمانیەوە هەتا ئاهاتە هەولێر و ئەگەڕایەوە 2 مانگ 3 مانگی پێچوو بێ ئەم پرۆسەیەمان تەواو سەریع کردووە هیچ بەچی بۆی خۆ دەچی لەوێ داوامەکە یان چی نه ئێمە چیمان کردو لێرە من دەستم لە ڕووی ئیداریەوە دەستم بە متابعێکی گەورە کرد هەندێک لەو عایقانەی کە لە بەردەمی پرۆسی ئیداریا بوون کتاب لێرە ڕەفعکرێ بۆ ئەو ئەویتر ڕەفعکا بۆ ئەویتر ڕەفعکا بۆ ئەو هەمووی هاموش هەنووسی و دوای بە پێچەوانەوە هەمووی هاموش هەندێک لەم پرۆسیجەرانەمان لابرد پێویستی ناکە چونکە ڕۆتینە هەندێک لە دەسەڵاتەکانمان دابەزان بۆ بەڕێوەبەرایەتی گشتیەکان بۆی پێویست نەکابینێرنەوە بۆ ئێمە هەموو دقی ڕۆتین دروست بێ و بەردەوام متابعەی من تەنانەت من متابعەی تاریخی هامشی سەر کتابەکانی ژەکەم ئێستا یعنی ئەگەر بۆ نمونە کتابێک هاتۆتە ناو دیوان لێرە مەفروض ئەو ڕۆژە بگاتە لای من یا بۆ بەیانی بگاتە لای من ئەگەر گەشتە 2 ڕۆژ 3 ڕۆژ هامشی خوار من تا ئەگاتە لای من ئەوە من بە دوواداچوونی بۆکەم بۆ 3 ڕۆژ ئەم کتابە نەگەرتۆتە من وەلای منی شەو ڕۆژانە هیچ کتابێک بەس لێرە بم دەرچوونم نەبوو بێ هیچ کتابێک ئەگەر دوای دەوامیش بێ ئەگەر لە ماڵی شەوە بێت هیچ نووسراوێکی فەرمی لای منەوە ئیلا دەبێت ئەو ڕۆژە تەواو بکرێ و بگەێنرێتەوە باس لەوە ئەگەر لێرە بی بەڵێ ئەمێ ئەوە بپرسم بە ڕوونی و ڕاشکایی ئەو شمەڵام بیتەوە تا چەند تۆ ئیلتیزامت هەیە بە داوامەکەتەوە تا چەند با بڵین گەشتە کۆمەڵایەتی و خێزانەکانی خۆت تا چەند ئیشوکاری حیزبیت وای لێ کردو تۆ لێرە لەسەر ئەم کورسی ئامادە نەبیت و ئیشوکاروباری دەستگاکەت و کۆمپانیەکان پەکی بکەوێ لەم ڕۆوە خۆشە خەڵکی تر تەقیم بۆ ئەو بواری ئێمە بکە بەڵام من خۆم بەڕاستی کاتێک کە هاتووم ئەو زەمانەی کە لێرم بە حەز و خولیا و بە مەبدە و قەناعەتی خۆمەوە لەگەڵ ئەم بابەتە تەعامولەکەم شەو ڕۆژ بۆ من جیاوازی نییە مۆبایلی من شەو ڕۆژ کراوەتەوە چ ئەوەی کە لە دیماینەرێک و مینلابەرێکەوە لە کێڵگەیەکی مینەوە لە چۆمان لە حاجیۆمەران لە پێنجون لە پەروێزخان پەیوەندی بە منەوەکەن هەتا بەڕێوەبەرە گشتیەکان و جێگری سەرۆکی دەستگا تۆ وەڵامی تەلەفۆنی ئەوە نادێتەوە بەس لە ئینانە بم بەس یعنی بەس لەو کاتیا لە کۆبوونەوە نەبم لە کارێک نەبم وەڵامی تەلەفۆنێمەوە هەندێک کاتیش خۆم ئەگەر ڕقەمێک نەناسراویشە دوای بۆی ئەەکەمەوە بزانم کارێک پێویستێکی چی بۆ پەیوەندی بە ئێمەوە کردووە یعنی بەو حەز و خولیا و مەبدەئی خۆمەوە لەگەڵ بابەتەکە تەعامولەکەم تەنانەت ئەمە وای کردووە یعنی تەسی لەسەر ژیانی کۆمەڵایەتی منیش دروست کردووە ئەمە وەکو بابەتێک ناڵێن ئەمە واجبی ئێمە لێرە جێبەجێ بکەین چونکە مادام ئێمە باوەڕمان بەوە کردو قەنەعەتمان بەوە کردو کە بین ئەم پۆستە لێرە وەربگرین دەبێت ئەو زەمانی کە لە پۆستەکەی خۆمانین ئەمە کاری یەکەمی ئێمەیە کارەکانی تر گەڕان و سەفەر و حتا کاروباری خێزانی خۆشمان ئەمانە ئەبێ ببنە کاروباری دووەم و سێمی ئێمە یەک پرسیار تا چەند تۆ پێشتر پۆستت هەبوو لە حیزبا لە کۆمەڵی ئیسلامی تا چەند ئەوەتەی لێرەیت ئیشوکاری حیزبی و ڕۆتیناتی حیزبی یا کاروباری حیزبی ئەفزەلیت پێداوە لەسەر ئەم کاروبارە یان هیچ پۆستێکی حیزبیت نەماوەسا بە هیچ شێوەیەک من دواوی کە لێرە دەستگا بووم پێشتر پێشەوەی بێمە ئێرە مەسئولی دەستگایەکی کۆمەڵی ئیسلامی بووم لەگەڵ هاتنم بۆ ئێرە دەستگاکەم تەسلیم کردووە بەجێم هێشتووە هەمووغەمی تۆ ئێرە 100% من خۆم یەکلا کردوتەوە بۆ کاروباری دەستگای گشتی کاروباری من هیچ ئیشێکی ترم نییە غیری پۆستی حیزبیش کە لە ڕابردوو هەم بۆ پێشەوەی بێمە ئەم دەستگایە هەندێک کاروباری تایبەتی خۆشم هەبووە پێشەوەی بێمە ئەم دەستگایە هەموو ئەو کاروبارانە دابڕاوم لی و 100% تەفەڕقم کردەوە بە کاروباری زۆر باشە دەستگا چونکە ئەوە واجبێکە لەسەر شانمان ئەبێ جێبەجێکەین لە ماوەی ڕابردووە وازام شانازیتان کرد بەوەی کە ئەپلیکیشنێکی تایبەت لە بواری هۆشیاری مین نازانم ئەو ناوچانەی کە مینیان هەیە ئەمە بەشوێ گەیشت تا چەند ئێستا هاوڵاتیان بە تایبەت ئەوانەی کە ئینتەرنێتیانەوە یان با بڵێن ئامێری پەیوەندی زیرەکیان پێ توانیوانە سوودمن بن لەم ئەپلیکیشنە ئەم ئەپلیکیشنە لەلایەن ئونماسەوە دەرکراوە کە ڕێکخراوێکی تایبەتی نەتەوەی گرتوەکانە بۆ بواری مین و تەقەمەنی UNMAS United Nation Mine Action Standard چۆن نەتەوەی گرتوەکان یونیسێفی هەیە UNCHR هەیە ڕێکخراوێکی تایبەتی شێ بۆ بواری مین و تەقەمەنی ئەپلیکیشنێکی جیهانی دروست کرد کە هەموو هاوڵاتێک لە جیهانە ئەتوانێت لەسەر مۆبایلەکەی خۆی داونلۆدیکە بە زۆر زمان تەرجەمەکرا ئێمەش بەڕاستی دوای ئەوەی بەدەستخۆشیەوە بۆ تەواوی ئەو کارمەندانەی کە ڕامان سپادن بە میشە و هەستان پێی ئەپلیکیشنەکەمان دوای ئەوەی ڕەزامەندیمان وەرگرت لە ڕێکخراوی ناوبراو تەرجەمە کرد بۆ سەر زمانی کوردی
کە خۆی لە 247 پیجا ئەبینێتەوە هەموو هاوڵاتێکی هەرێمی کوردستان لە مۆبایلەکەی خۆی ئەتوانێم ئەپلیکیشنە داونلود کا بۆ سەر مۆبایلەکەی خۆی ئەم ئەپلیکیشن سوودێکی پێگەن ئەم ئەپلیکیشنە زانیاری زۆری ئەداتێ لەسەر مین زانیاری تەواوی ئاەتێ لەسەر هوشیارکردنەوە لە بواری مین و تەقەمەنی و هەموو ئەو مەترسیانی کە لە بواری مینە هەیە و ئەو ڕێژە جیهانیانەی چل بوونی مین و ڕوبەری ناوچەکانی کوردستانی پیاڵێکە لە کوامین هەیە وەکو ناوچەکانی کوردستان نەخێر ئەوە لەبەر گرفتێکی گەورە نیە کە لەو ئەپلیکیشنیانە لەو ئەپلیکیشن نەک لای ئێمە هیچ سنوورێکی پیسبووی هیچ وڵاتێکی جیهانی لە ئۆپلیکیشنیانە چونکە ئۆپلیکیشنە زیاترم کردە تایبەتە بە بواری هوشیارکردنەوە یەکەم ئێمە گرفتمان هەیە لەبەری ناتوانین هیچ بڕگەیە بۆ ئۆپلیکیشنە زیاد بکەین دوو مەسئلەی تهدیدی سنووری هەندێک لە سنووری کێڵگەمینەکان واتە بە شێوازێکی گشتی ئێمە بیدەینە دەست هەموو هاوڵاتیەک ئەمە بابەتێکە تۆزێک لە ڕووی ئەمنیەوە بابەتێکی تایبەتمەندە ئێمە تەنانەت بۆ دام و دەستگاکانی حکوومەتیش و بۆ هیچ لایەنێکی تریش نەخشە و سنووری هەموو کێڵگەمینەکانی خۆمان نادەین ئیلا بەپێی پێویست نەبێ واتە ئەگەر وەزارەتێکی معەن خۆ قومبەلینەوەی زەڕێتیانی بۆی خەڵک نەزانێت ئەسڵن ئەبێ بزانێ بۆی کە لی پارێزرا بێ ئێمە بۆ بەمبستم لەوەی وتت لە ڕووی ئەمنیەوە هۆکاری چی ئەوە ڕوونکەڕ ئێمە لەبەرەوەی هاوڵاتی بۆی بزانێت ئەوەی کە پێویستە بۆ هاوڵاتی ئێمە لە کێڵگەمینەکان پێماندا واتە هەموو کێڵگەمینەکانی هەرێمی کوردستان ئێمە بۆردەرمان چوارچێوەمان بۆ دیاری کردووە قطعی ئاگدارکردنەوەی لێ هەموو هاوڵاتێکە ئەچێتە شوێنە ئەزانێ ئەو شوێنە کێڵگەی مینە و بۆی نزیکی نەکەوێت واتە ئەوەی کە ئیکتیفای پێویستی هاوڵاتیە بۆ ئەوەی تووشی مەترسی مین و تەقەمەنی ئەوە کراوە و لە هەموو کێڵگەمینەکانی هەرێمی کوردستان بەڵام بۆی ئەوە نقطێت بۆ ڕوونکەمە بۆ لە ڕووی ئەمنیە و مەترسیە مین و تەقەمەنی بابەتیشی مەترسیدارە لەوانەیە خەڵکێک بۆ بوارێکی تیرۆریستی بۆ بوارێکی تیجارەت بەکاری بێنێت ئەگەر ئێمە بەڕاستی بزانێ هەموو کێڵگەمینەکان لەکوێ بە تایبەتمەندی بۆی بچێت و دەستکاری ئەم مین و تەقەمەنیانە بکە چ بۆ بازرگانی کردن چ بۆ کاروبارێکی با بڵێن تیرۆریستی بەکاری بێنێ مەترسی دروست بکە لەم ڕۆ ئێمە ئاڵێن ناتوانین بیرین چیتان کردووە بۆ پیشەوەرانی مین کە چینێکی زۆر با بڵین خۆیان بە مستحق و یا با بڵین بەوە ئەزان کە خزمەتی زیاتر بکرێ و باسیش لەوەکەن خۆیان باز لەوەکەن کە زۆر مافخوراون ئێوە چیتان بۆ کردوون لە ڕووی یاسا لە ڕووی ئەوی لەسەر ئێوە بێ بۆ پیشەوەرانی مین چیتان کردووە 100% پشگیریە و بابەتی جەنابتەکەم کە پیشەوەرانی مینێکێکن لەو توێژەی کۆمەڵگەی کوردی کە زۆر بەشخوراون زۆر بەداخەوە لە ڕابردووە سەرڕای ئەو ئەرکە پیرۆزەی کە ئەیکەن کە من ناوم پێشمەرگەکانی کوردستان چونکە بەڕاستی هیچیان کەمتر نیە لەو پێشمەرگانی کە ئێستا لە بەرەکانی جەنگ دژی داعش ڕەکەن ئەوانیش پێشمەرگەی پاراستنی گیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کاتێک کە ئەوان مینێک لاگەبن دڵنیا بە ژیانی هاونیشتیمانێکی ئەم وڵاتی ئێمان ڕزگار کردووە هەز ناکەی حکوومەت لەسەر و تۆ بەم شێوازە سەیریان ناکات لەبەرەوە تا ینی ڕیزبەندی بۆ نەکردوون لەوەی کە ئەوانیش پارێزبەندی بۆ نەکردون لەوەی کە ئەوانی ژۆک و پێشمەرگە و هێزەکانی ناوخۆ با بڵین پاشەکەوتیان بۆ نەڕاستە لەوە چێمە لە ڕابردووە وەکو پێویست نەمانتوانی بە تەوزیفی گرنگی و ئەهەمیەتی پیشەوەری مینکەین لە لای قەرار بەدەستانی هەرێمی کوردستان بەڵام من وەکو خودی خۆم لە دوای دەست بەکاربوونمەوە یەکەم ئیش و یەکەم ئەجێندای من وەکو محەممەد ئەحمەد لە دەستگای گشتی کاروباری مین دەرچواندنی یاسای ماف و ئیمتیازاتی پیشەوەرانی مینە و لە یەکەم ڕۆژی دەست بەکاربوونی منەوە دەستم بەم مەلەفە کرد ئەم مەلەفە خوێنەوەی یەکەممان لە بەداخەوە من وەکو گلەیە گەیڵێم دەبوو ئەم پرۆژە یاسایە لە 2010 و 2009 لە ڕابردووە دەرچوایە کە هەرێمی کوردستان هیچ گرفتێکی دارایی نەبووە و هیچ گرفتێکی یاسایی پەرلەمانی نەبووە و لە هەرێمی کوردستانە چەندین یاسا دەرچوون بۆ هەندێک بابەت ئەسڵەن هەر پێویستی نەکردووە بابەتێکی ئاوا گرنگ بەڕاستی بە دوواداچوونی یەکی پێویستی بۆ نەکراوە من وەکو خۆم لەگەڵ دەست بەکاربوونم خوێنەوەی یەکەممان لە پرۆژە یاساکە کرد لە پەرلەمانی کوردستان پێویست بوو خوێندنەوەی دووەمی بۆ بکرێ خوێندنەوەی دووەم عادەتەن هەر پرۆژە یاسای ئیلتیزاماتی مادی تیابێ پەرلەمان ئەینێرێتەوە بۆ حکوومەت کە گەڕایەوە بۆ حکوومەت من بەردەوام لەگەڵ ئەنجومەنی وەزیران لە خەت بووم بۆ ئەوەی ئەم پرۆژە یاسایە بە زووی لە ئەنجومەنی وەزیرانەوە وەڵام بدرێتەوە و لەگەڵ ئەو وەزیرە پەیوەندیدارانەی کە پەیوەندیان بە پرۆژە یاساکەوە هەیە وەزیری دارایی وەزیری پلاندانان وەزیری کاروباری کۆمەڵایەتی وەزیری شەهیدان و ئەنفالکراوان کە ئەمانە کۆمەڵی وەزارەتن پەیوەندیدارن بەوە قسەم لەگەڵاکردن ڕەزامەندی ئەوانم وەرگر بەڵێنم لێ وەرگرتن کە ئەوان پشگیری پرۆژە یاساکە بکەن و لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانیشە کە خرایەن ژێر باس و لێکۆڵینەوە ئەوان پشگیری بکەن یعنی لۆبیەکی باشمان بۆ دروست کرد چ لە لای خۆمانەوەکو دەستگا چ تەنها ڕێکخراوە پیشەوەریەکانیش
ئەوانی لۆبێکی باشیان بۆ دروست کرد بۆ ئەو پرۆژەیە هاتە سەر ئەوەی کە بەڕاستی نردیانەوە بۆ ئێمە ئەنجومەن ئەگەر تێبینیەکمان هەبێ ئێمە لە ماوەیەکی قیاسی زۆر کەمە لە ماوەی هەفتەیەکە لیژنەکانمان دانیشتین ئەوەی هەمان بوو لەسەری تعدیلمان کرد و نردمانەوە بۆ ئەنجومەن وا بڕیار بوو بخرێتە یەکێک لە جەلسەکانی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانەوە بەڵام ئەو هەلوو مەرجانە ئاساییە یەکسەر هاتە پێشەوە بەداخەوە پەرلەمان تعتیل بوو ئەنجومەنی وەزیران کۆبوونەوەکانی هەڵپە سێردرا وای لێ هات بە چەند مانگ جارێک ئەکرێ ئێستا پرۆژە یاساکە لە حکوومەتە ئەگەر وەزع ئاسایی بێتەوە لە ئەنجومەنی وەزیران تێپەڕێ و بگەڕێتەوە بۆ پەرلەمانی کوردستان بۆ ئەوی خوێندنەوەی دووەمی بۆ بکرێتە یاسا من بەڵێ نەدەم لێرەوە ئەوە هەموو غەمی چی ئەگۆڕێ لە ژیانی پیشەوەرانی من ئەگەر ئەم یاسایە ئەم پرۆژە یاسایە ببێتە یاسا و جێبەجێ بکرێ بەپێی ئەم پرۆژە یاسایە کۆمەڵێک ماف و ئیمتیازاتی زۆر باش بۆ پیشەوەەر دابین کراوە کە ئێمە ئەڵین پیشەوەەر لێرە هەموو ئەوانەی لە بواری مین و تەقەمەنی ئیشەکەن چه ئەوانەی لە دەستگا بن چه ئەوانەی لە کۆمپانیاکار بن چه ئەوانەی لە ڕێکخراوەکان بن ئێمە بە یەک چاو هەموو ئەوانش بە تیمی خۆمان نەزانین و لە پرۆژە یاساکە جەمان کردوتەوە چونکە دیماینەرێک مین لابرێک لە کۆمپانیا ئیشکە لە ڕێکخراویا لە دەستگا ئیشکە لای ئێمە هیچ فەرقینی و هەمویان بەستافی خۆمان نەزانین ئەگەر ئەم یاسایە دەربچێت ئەوانیش مافیان پارێزراوە بێ وەکو هەموو فەرمانبەرێکی تری حکوومەتی هەرێمی کوردستان مافی ئەوان هەیە دوای 15 ساڵ خزمەت تەقاعد بکرێن و سوودمەند من لە هەموو ماف و ئیمتیازاتەکانی تەقاعدی لە کاتی ڕوبەڕووبوونەوەیان بە کارەسات و بابەتێکی لەو شێوازە چۆن هەموو فەرمانبەرێکی تری حکوومەت ئەگەر گیان لە دەست بدا یاخود کەم ئەندام بێ مافی پارێزراوە ئەیش مافەکانی پارێزراوە تا ئەسەوانە تا ئێستا بەڕاستی ئێمە ئەوانەی کە لە دەستگان ئێمە بە هەوڵێکی زۆر بەڕاستی لەگەڵ ئەنجومەنی وەزیران و وەزارەتی شەهیدان ناتوانیمان ئەوان بۆ دابین بکەین کە ئێستا هەر دیماینەرێکی دەستگا هەر پیشەوەرێکی ناو دەستگا ئەگەر گیان لە دەست بدا لە کاتی ئەرکی فەرمیە بە شەهیدی سەنگەر هەژماریان بۆ بەڵام بۆ کۆمپانیەکان بەڵام بۆ کۆمپانیاکان و بۆ ڕێکخراوەکان ئەم مافە تا ئێستا دابین نەکراوە و ئێمە لە پرۆژە یاساکەت حتا تەنان تعویزی مادیتیایە ئەگەر پیشەوەرێکی مین حتا ئەگەر کەم ئەندامیش بێت سەرڕای ئەوەی کە وەکو فەرمانبەرێکی حکوومەت ئەبێ مافی تەقاعدی بۆ دابین بکرێ دەبێت تعویزی مادیش بکرێتەوە واتە پارەیەکی پێ بدرێت لە بری ئەو کەم ئەندام بوونەی کە ئەو واتە کۆمەڵی خاڵی زۆر باشی تایە کە بۆ پیشەوەرانی مین چکە من ئالێرە نقطەیەکی زۆر گرنگە بیڵین زۆر گرنگە بەلای ئێمەوە ئەم یاسایە دەربچێت سەرڕای دابینکردنی مافی پیشەوەرانی مین ئەبدەیتێکیش ئەیە بە دەستگا چونکە ئێمە کۆمەڵی پیشەوەری زۆرمان هەن کە 15 ساڵە 20 ساڵە دیماینەرە فەقیرە لە ناو کێڵگای ئیشەکە 15 ساڵە ئەم بەڕێزە لەسەر ئەژنۆ ڕۆژانە 6 سەعاتدا ئەنیشێ و دیتێکتەرێکی بەدەستەوەیە کە کاری پاکسازی مینەکە لە ڕووی جەستەییەوە ئیتر توانیان لاواز بووە ماندوو بوون هیلاک بوون پێویست بەوەیە کە بەڕاستی ئیتر ئیسراحەت بکەن خوێنی تازە بێنینە پێشەوە زۆر باشە کاک محەممەد بەڕاستی کۆمەڵێک پرسیاری زۆرم ماوە ئەبێ هاوکاریم بکەی لە وەڵامدانەوەکان وەی کە بتوانین زیاتر خزمەت بکەین شەڕی داعش هەیە ئێستا ڕۆڵی دەستگاکەی ئێوە لە کاتی ئەوەی کە شوێنێک لەلایەن پێشمەرگە کۆنتترۆڵەکرێت ئایا ئەوە ئێوەن کە تەقەمەنەکانی ئەو ناوە هەڵەگرنەوە و پاکسازی و چاکسازی لەو ناوەکەن یان ئەوە تیمی تایبەتی وەزارەتی پێشمەرگەیە دوو بەشە بەشێکیان لە کاتی ئەنجامدانی پرۆسی سەربازی لە کاتی ئەنجامدانی پرۆسی سەربازیە تیمی هەندەسی عسکەری هەڵ ئەستن بە پاکردنەوەی ئەو شوێنانی کە هێزی پێشمەرگەی پێویستی پێێتی واتە ڕێگاکانی خۆیان سنگەرەکانیان ئەو شوێنانە دوای ئەوەی کە ئازا دەکرێت لەلایەن هێزی پێشمەرگە و دەبێتە منطقەیەکی ئامین ئەو کاتە ڕۆڵی دەستگای گشتی کاروباری مین دەست پێەکە چکەیتر ئی ڕۆلی پێشمەرگە لەوە تەواوی ڕۆلی دەستگا دەست پێەکە چکە ئێمە وەکو دەستگا مؤسسێکی مەدەنین مؤسسێکی سەربازینین ڕۆلی ئێمە دەست پێەکە بچین شوێنەکان پاک بکەینەوە و تەسلیم خەڵک بتوانێت بگەڕێتەوە بۆ شوێنەکانی خۆی و ئەو زەوی کشت و کاڵیانەی کە لەو ناوچەیان پا بکرێتەوە شوێنی واتەن پاک کردوەوە بدرێتەوە بە هاوڵەتی دوای ڕزگارکردنی لەلایەن پێشمەرگەوە بەڵێ ئێستا حالیەن ئێمە ئیش ئەەکەین لەو ناوچانە ڕاستە لە ئاستی حەجمی پیسبووەکەیانین چونکەوەی کە داعش کردوێتی بەڕاستی ئەو ڕوبەرە پیسبووی ئەو کردوێتی هیچی کەمتر نییە لەو 347 کیلۆمتر چوارگۆشەی کەماوە تەسەور ناکەی داعش لە ماوەیەکی زۆر کورتە توانیوێتی چەندێک زەوی بە بۆمبی چێنراو لەو ناوچانە پیس بکە ینی حەجمی پیس بەشی زۆری بە هەڕەمەچیە و ئەو تەکنیکەی داعش بەکاری هێناوی تەکنیکێکی زۆر جیاوازە لەو ئێمە ئەو بۆ ئەو مینی بەکار نهێناوە زۆر بەدەگمەن IED بەکارهێناوە ئەوەی کە خەڵک پێڵێ بۆمبی چێنراوە جیاوازی بۆمبی چێنراوەی ئەم بۆمبە سونعی مەحەلی خۆیەتی خۆی دروستی ئەکا لە دەبە لە تەنەکە لە بەر لە هەموو لەو وەسائلانەی کە هەیەی
و ئەم بۆمبە مەترسیەکەی زۆرە لەگەڵ تەقینەوەیە کارەسا دەخڵقێنێ وەکو مین نییە مینێک کاتی پرسنەڵە شخصیە ئەتەقێتەوە کەسێک گیان لە دەستدایە کەسێکە مندامەکە بەڵام کاتێک کە بۆمبێک تەقێتەوە کارەساتێک ڕوەدا لەو ناوچەیە و توانیوێتی زۆر بەسەریعی ئەو منتیقانە هەمووی بتەنێ و ئەم بۆمبانە بەڕاستی یعنی مەترسیەکی تری ئەوەیە کە لەگەڵ لێک نزیک بوونەوەی و دەستکاری وارێک لەوە چێ بتەقێتەوە وەکو مین نییە پەیوەندیتان لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتەکانی تایبەت بە بواریمین و UN چۆنە بەڵام زۆر بە کورتی وەڵام بەڵێ لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتەکان وەکو سیاسەتی ئێمە لەوێ دەست بەکاربوونمانەوە سیاسەتێکی گرنگمان پەیڕەو کرد ئەوش واڵاکردنی دەرگا بوو لەسەر ڕێکخراوە نێودەوڵەتەکان پێش دەست بەکاربوونی من تەنها ڕێکخراوی MAG لە هەرێمی کوردستانە مۆڵەتی کارکردن و پاکسازیە کرد بەڵام ئێستا 6 ڕێکخراوی تر لە پاڵ ئەوە پرۆسی پاکسازی ئەنجامەدەن FSD DDG هاندیکاپی نێودەوڵەتی NPA نەرویجی و خەریکی وەرگرتنی مۆڵەتن کەواتە سیاسەتی ئێمە بەڕاستی ئەوە بوو کە دەرگا زیاتر بکەینەوە ڕێکخراوی زیاتر بێنن چونکە ئەم ڕێکخراوانە کاتێک کە دێن هاوکاری ئێمە بۆ پرۆسی پاکسازی و بودجەکەشیان لەسەر ئێمە نییە لەسەر وڵاتانی کۆمەک بەخشە پەیوەندیتان لەگەڵ بەغایە لەگەڵ بەغایە لە ڕابردووە پەیوەندیمانۆک پێویست نەبوو بەس ئێستا هەندێک هەنگاومان ناوە بە تایبەتی ئێمە مزەکەرێکی تەفاهممان لەگەڵ دەستگای مینی بەغایە تۆمار کردووە تایبەتە بەو منتیقانی کە پێوتە گرەی لاین ئەو منتیق ئەو گرەی زۆن ئەو منتیقە ڕەساسیەی کە لە نێوان واتە ئەوەی کە هێزی پێشمەرگە لە دەستی داعش ڕزگاری کردووە چونکە ئەم منتیقانە ڕاستە بای دیفاکتۆ لەژێر دەسەڵاتی پێشمەرگایە بەڵام وەکو یاسایی تا ئێستا منتیقەی وەکو پێ ئەوتر متەنازع عەلەیها یەکلا نەکراوەتەوە لەبەرەوە ئێمە بۆ ئەو ناوچانە ئیتفاقێکمان لەگەڵ ئامۆر کردووە کە ئێمە کار لەوێ ئەکەین بە ئاگاداری ئەوانیش باش جەنابتان بەشداریتان کرد لە کۆنگرێک لە جنێف ئەمە شخصی بوو یان لێکەوتی باشی بۆ دەستگاکەتان هەبوو نا بەتەکیتی ئێمە وەکو دەستگای گشتی کاروباری من بە فەرمی لەلایەن نەتەوەی گرتوەکان و بانگێشکراین بۆ ئەو محفەلە بۆ یەکەم جارە وەفدی دەستگای گشتی کاروباری من لەسەر ئاستی هەرێمی کوردستان بەشداری ئەو محفەلە نێودەوڵەتی ئەکا کە هەژدەمین کۆبوونەوەی گشتی نەتەوەی گرتوەکان و تایبەتمین و تەقەمەنی کە لە بارگای سەرەکی نەتەوەی گرتوەکان لە جنێف ئەنجامدرا و بۆ یەکەم جار بوو هەرێمی کوردستان لە ناو ئەو قاعەیە بە تابلۆی خۆی وەکو دەستگای گشتی کاروباری مینی هەرێمی کوردستان بەشداریکەین طبعاً لەوێ هەر بە سەریعی بەرنامەکەی ئەوان وادانرابوو دەبێت ئێمە لەژێر تابلۆی عێراقا بەشداری کۆبوونەوەکە بکەین من لەوێ وتم قبوڵم نییە ئێوە بە فەرمی ئێمەتان بانگێش کردووە ئێمە وەک لەژێر تابلۆی عێراقا بەشداری ناکەین ئێمە موسسەسەیەک و هەرێمێکی سەر بەخۆین بە پێی یاسای نەتەوەی گرتوەکان تەنها وڵاتان لەوێ مەقعدیان هەیە و بەشداری ئەەکەن بەڵام ئیسtisنایەکیان بۆ ئێمە کرد کە ئێمە لەژێر تابلۆی خۆمانە بەشداریمان کرد و لەوێ بەڕاستی گرنگێکی زۆر گەوری بۆ هەرێمی کوردستان هەبوو ئێمە لەوێ 45 دقه پرزنتیشنێکمان تەقدیم کرد کە تیا لەبەر دەمی زیاتر لە 500 ئامادەبووی نوێنەری هەموو وڵاتانی جیهان و ڕێکخراو نێودەوڵەتیەکان و وڵاتانی کۆمەک بەخش باسی بارودۆخی هەرێمی کوردستانمان کرد لە ڕووی مەترسیەکانی داعش و پێویستی و تحدیاتەکانی ئێمە چین تا ئەوان بتوان هاوکارمانکەن هەر لە هامشی ئەو بەشداریەمانە لەگەڵ نوێنەری 21 وڵاتی نێودەوڵەتی دانیشتین هەر لە ئەمریکا و بەریتانیا تا یەکێتی ئەوروپا و ئێستا حالیان دەرئەنجامی ئەو بەشداریەمان بە فیدباگێکی زۆر باش بۆ هاتوۆتەوە ئەوەی لەوێ بینیومانن وا ئێستا دێن لە کوردستان ئەمان بین و سەردانمانەکەن و قەرارە هاوکاریمان بکەن زۆر باشە تا چەند با بڵێن ئامێر و دەستگای باش و تەکنۆلۆژیای باش لەبەردەستی ئێوە هەیە بۆی کە خاکی هەرێمی کوردستان پاک بکەنەوە بە شێوازێکی گشتی ئەوەی کە لە بواری پاکسازی لە مینا بەکارهێنێ لە تەواوی دنیا وەکو ئامێر ئەوانە لە بەردەستی ئێمە هەن ڕاستە هەندێکیان کۆن و ئێستا ڤێرژنی نوێیان هەیە بەڵام لەم ڕۆ تەکنۆلۆژیای نییە لە بەردەستمانە بەڵام وەکو ئامێر ئەم ئامێرانەی ئێمە بڕاستی بەرەو کۆنبوون و بەرەو کەمبوون چوون پێویستی بۆی ئامێری نوێ بکڕین و حکوومەتی هەرێمی کوردستان خۆتان نەزانن لەم بوارە بودجەی نییە ئەم ئامێرانەش هەمووی لە وڵاتانی دەرەوە هێو گرانن بۆ ئەم بەبەستە داوای هاوکاریمان لە وڵاتانی کۆمەڵ بەخش کۆتامە لەف کە چەند پرسیارێکی تیاکەم کاتم هیچیش نەماوە بەڵام ناچارم پرسیارەکان بکەم هەر محەممەد ئەحمەد پێشەوەی ببێ بە سەرۆکی دەستگای گشتی کاروباری مین ئەو ئیمتیازە مادی و معنەویانی وەکو ئۆتۆمبیل و خان و دامەزراندنی خزم و کەس و کار و چی و ئەم بابەتانێک کە دەوترێت ئێستا تۆ دوای ئەم ساڵە ئەو ئیمتیازانە چین کە بەهۆی ئەم کورسیەوە وەرت گرتووە بە تاکید خۆتان نەزان دوای دەست بەکاربوونی ئێمە هەروەزعی ئەدارەی هەرێمی کوردستان تێکچووە وەکو ئیمتیازات ساریکی کۆنی کە لە ڕابردوو لێرە بەکار هاتووە منیش ئێستا بەکاری ئەهێنم بۆی جێبەجێکردنی کاروبارەکان کە مڵکی دەستگایە مڵکی من نییە
وەکو شوێنی نیشتەجێبوونیش کە ئێمە هاتوونێتە هەولێر و لە دەرەوەی شارین وەکو تەواوی ئەو خەڵکانی کە لە دەرەوەی شار دێن شوێنێکی نیشتەجێبوونیان پێداوین شوقەتیای ئەژین وەکو تەعین بوون بە هیچ شێوەیەک ڕاستە من کۆمەڵی پاسەوانیان بۆ تەعین کردوم ئەم پاسەوانە نەک خزمی من نین بەڵکو پێش ئەوەی لەگەڵ من هیچکەن هەر نەشم بینی بوون و نەشم ناسیون پێشتر و ئەو مەبدەئی کە من ئیشم لەسەری کردووە ئەوەیە کە بەڕاستی من نامەوێ ئەوەی کە وەکو کوردەواری ئەڵێ بەخوێی چێشتیش لە محەممەد ئەحمەدەوە نزیکە من مستەفیدی کەم لێرە لەم دەستگایە تا چەند کۆمەڵ سوودمەند بووە بەوەی کە ئەم دەستگایی وەرگرتووە بەبستمە سوودمەند بووە لە ڕووی مادیەوە کۆمەڵ ئەمەی بەکارێناوە بۆەوەی کە خۆی لە ڕووی مادیەوە یان لە ڕووی تەعیناتی ئەندامانی خۆیەوە لەم دەستگایە سوودمەند بێ ناباکیدی کۆمەڵ هیچ سوودمەند نەبووە لەم دەستگایە و کارەکانی ئێمە کاری گشتین کارە بۆ خەڵک بەس لە ڕوویەکەوە کۆمەڵی ئیسلامی لەوە چێ سوودمەند بوو بێ لە ڕۆمانەوەیەکەوەتی کە ئەوش وەستاوە لەسەر ئەدا و دڵسۆزی و خەمخۆری و لێزانی و خزمەتی ئێمە لێرە چەندێک خزمەتکەین و چەندێک دڵسۆز بین و چەندێک کارەکانمە باشی ئەنجام دەین بە تەکیید فیدباکەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەو حیزبەی کە ئێمەی ناردۆ بۆ ئێرەکە کۆمەڵی ئیسلامیە ئەمە ڕۆمانەوەیەکەیەتی کە من پێشم وایە کۆمەڵی ئیسلامی ئەمەی لە لامە بەستە نەک لەوەی کە کەسێک لێرە تەعین ببێت یا ئیمتیازاتێکی مادی بەسیط. بەڕێز محەممەد ئەحمەد سەرۆکی دەستگای گشتی کاروباری من سوپاس بۆ ئامادەبوونت لە ئەڵقەی بەرنامەی خزمەت. سپاس بۆ ئێوەش بەخێربێن و سپاس بۆ جەنابیشت و بۆ ئەو تیمەشکە هاوکارن لەگەڵ بەڕێست. دووبارە زۆر سپاس بینەرانی بەڕێز و خۆشەویست تا ئەڵقەیەکی نوێی خزمەت و نوێنەرێکی دیکەی کۆمەڵ بۆ خزمەتکردنی ئێوەی هاوڵاتی و هاونیشتیمانی هەرێمی کوردستان هەموو لایەک بەخوای گەورە ئاسپێرین کوردستان ئاوادان و ئارام خواتان لەگەڵ.